نالی پاشای بەلاغەت لە هیچ شتێ سڵی نەدەکردەوە، بەرامبەر میرەکان دەنگی دلێر بوو کە دەهاتە سەر خەڵک دەیوت منم سەرکردەتان بۆ لەشکری خەم، دەترسم من بڕۆم بشکێ سوپاتان. ئەو ڕاست دەدوا چونکە تا زیندوو بوو خەمی ئەدەب و بەلاغەت، خەمی نووسین و زمان، خەمی دابڕان و ناسۆری ئەوین، خەمی گەلێکی بەژمەینەتی وەک کورد، خەمی پلیشانەوەی زمان، خەمی ململانێ و یەکتر سڕینەوە، خەمی ڕاز و نیازی هەموانی هەڵگرت. ئەو بوو بە سەرکردە، بەڵام سەرکردەی سیاسی نا، بوو بە سەرێک کە سەدان سەری لە دەوری خۆیدا جەم کرد. ئەو نالی بوو، پاشای بەلاغەت و فەساحەت، ئەو خاوەن کەلام و خاوەن کەماڵ بوو، ئەو مەلاخدری شارە زۆر بوو، ئەو مەستی خەیاڵاتی کەسێک بوو. شەوهات و ئەمن مەستی خەیاڵاتی کەسێکم، شەوهات و ئەمن مەستی خەیاڵاتی کەسێکم، مەشغوڵی نەفەس گرتنی مۆشکی نەفەسێکم. کە دەهاتە سەر توانج لە زمانی کوردی لەلایەن عەرەب و فارس و تورک و زمانەکانی ترەوە، نالی شەڕی خۆی لە مەیدانی بەلاغەتدا دەکرد و دەیوت کەس بە ئەلفازم نەڵێ خۆ کوردیە خۆ کردیە، هەر کەسێ نادان نەبێ خۆی تاڵیبی مانا دەکا. قەڵەمڕەوی و دەسەڵاتی نالی بەسەر ئەدەبیات و شیعردا هێندە باڵا بوو، تەنانەت خۆی لەو هێز و حیکمەتە دەدا و دەیوت بەحری غەزەڵم پڕ لە دووڕ و گەوهرە، ئەمما غەواسی دەوێ یعنی تعمیقی بزانە، پڕدانەیە ئەمما نەوەکو دانەی چەڵتووک، بەحرم وتووە نەوەکو گوڵی مەرەزانە. مەلاخدر کوڕی ئەحمەدی کوڕی شاوەیسی ئالی بەگی میکایلیە، لەقەبی ئەدەبی نالیە و لە گوندی خاک و خۆڵی سەربەدەڤەری شارە زۆر لەدایک بووە، بەڵام لەسەر ساڵی لەدایک بوون و مردنی هێشتا ڕای زۆر جیاواز هەیە کە دەشێ ئاماژە بە کۆمەڵێک ساڵ بدەیت. ساڵی 1800 وەک لەدایک بوون و ساڵی 1856 وەک ساڵی وەفاتی ئاماژەی پێکراوە لەلایەن هەریەک لە مارف خەزنەدار، ئەمین زەکی بەک، کەمال فوات. لە سەرچاوە ڕۆژهەڵاتیەکاندا ساڵی 1800 بۆ ساڵی 1881 بۆ لەدایک بوون و مردنی دەستنیشان کراوە. هەندێک توێژینەوەی نوێش ئاماژە بە ساڵی 1877 وەک ساڵی وەفاتی نالی دادەنێن. دەستپێکی نالی لە حوجرەکانەوە دەستی پێ کرد و هەر لە ناوەندی حوجرەکانیشدا بابەتەکانی فەرمودەناسی، قورئان، زانستی کەلام، فەلەک، بەلاغە، نەحوو، سەرفی خوێندووە. ئیجازەی مەلایەتی لە شاری سلێمانی وەرگرتووە بۆ مەبەستی دیراسات و زانینی زیاتر هەریەک لە شارەکانی سنە، سابڵاغ، هەڵەبجە، شام، مەککە، سلێمانی و چەند شارێکی تر گەڕاوە. نالی توانیویەتی بەدەر لە زمانی کوردی، فارسی و عەرەبی و تورکی بزانێت و بە هەر یەکێک لەم زمانانە توانای نووسینی شیعری هەبووە. بەپێی سەرچاوەکان نالی لە بیستەکانی تەمەنیدا ڕوو دەکاتە حەج و پاشان دەچێتە شام و نزیکەی 4 ساڵ لەوێ دەمێنێتەوە. نالی لێک نزیکێکی زۆری هەبووە لەگەڵ میرانی بابان، بە تایبەتی هەردوو میر، سڵێمان پاشا و مەحموود پاشا، بەدەر لەوەی کە لە هەندێک بەیتدا ستایشی کردوون، بەڵام بە ئاشکراش دوای دروستبوونی ناکۆکی و نزیکبوونەوەیان لە قاجارەکان و عوسمانیەکان، نالی هۆشداری داوەتە میرەکان و نیگەرانی و تووڕەی خۆی بۆ میرەکان دەربڕیوە لە حەقی ململانەی ناوخۆ بەدەست لە پشتدانی دراوسەکان. نالی شاعیر دواتر ئاوارەی ئەستەمبوڵ دەبێ و ڕوو دەکاتە ئەوێ، بەڵام بەپێی سەرچاوەکان ڕووخانی میرنشینی بابان و قەسیدەیەکی سالم هۆکاری نەگەڕانەوەی نالی بوون بۆ سولەیمانی. بە تایبەتی کاتێک سالمی شاعیر وەڵام بۆ نالی دەنێرێ و دەڵێت توخوا بڵێ بەو حەزرەتی نالیە دەخیلی بم، بەو نەوعە نەکا بە سلێمانیە گوزەر. نالی سەرباری ئەوەی لە ئیستەمبوڵە، بەڵام دڵی چەشنی کەباب دەبرژێ بۆ وڵات و سلێمانی. تەنانەت کە دێتە سەرباسی حاڵی خۆی، نالی دەڵێت گەردەپرسی من لە بەرچی کەم دەخۆم، من بە برسی قەد مەزانە خەم دەخۆم. نالی سەرباری لایەنە نیشتیمانی و سیاسیەکە شعری لە بوارەکانی ئاینی و دڵداری ژوتووە. ئەمە سەرباری چامە بەناوبانگەکەی خۆی و سالمی شاعیر هاوکات 48 بەیتی تایبەتی هەیە لە پەیوەست بە مەستورەی ئەردەڵان. توانە باڵاکەی حەزرەتی نالی بە جۆرێک بووە کە لە وەسفی خۆیدا دەڵێت
نالی عجب بە قووەتی حکمت ئەداەکە مانایی زۆر و گەورە بە لەفزی کەم و بچووک. هەرچەندە کە عمری خضر و جامی جەمت بوو چونکە ئەمەلت زۆرە چ عمرێکی کەمت بوو ئەی جامیعی دنیا و قیامەت بە خەیاڵات ئەو ڕۆژە کە مردی نە ئەوت بوو نە ئەمت بوو. نالی لە چامەکەی لەگەڵ سالمی شاعیردا چەندان ناوی دێهات و شوێن دەڵێ کە ئەمە بەدەر لەلایەنی ئەدەبی بۆ کایەکانی تریژە داهاتوودا سوودی لێوەردەگیرێت. بۆ نمونە ئەو شوێنانەی نالی لە چامەکەدا باسییان دەکات بریتین لە شارەزور، کانیبا، پیرمەسوور، بەکرەجۆ، سەرچنار، سولێمانی، خاک و خۆڵ، خانەقا، تانجەرۆ، کانێسکان، شی و ئاودار، سەیوان و شێخ هەباس. لەم چامەیەدا ڕوودەکاتە سالم و بە زمانی شیعری دەدوێت و شەرحی حاڵی خۆی دەکات و دەڵێت قوربانی تۆزی ڕێگەتم ئەی بادی خۆش مرور ئەی پەیکی شارەزا بە هەموو شاری شارە زور ئەی لوتفەکەت خەفی و هەوا خوا و هەمدەما وەی سروەکەت بەشارەتی سەرگۆشەی حوزور ئەی هەم میزاجی ئەشتی تەڕ و گەرمی عاشقان تۆفانی دیدە و شەرەری قەلبی وەک تەنور. وەفاتی نالی وەک لە دایک بوونەکەی هێشتا دەقیق و ورد نییە. تەنانەت بەدەر لەوەی کە دەزانرێت لە ئیستەمبول وەفاتی کردووە و نێژراوە تا ئێستا هیچی تر ڕوون نییە. تەنانەت ئەو سەرچاوەی باز لەوە دەکات کە لە گۆڕستانی قەرەج ئەحمەد نێژراوە ڕوون نییە و پێوشوێنی گۆڕەکەی نالی تا ئێستا نادیارە.